لهمو دنیا دنگی داوە لە چەند چرکێ 5,000 کەس مردن مانە هەمووی ڕاست زۆر مەزن بوو جارێک بڕ بوو بەڵام بێ ئەنجام نەبوو ئەنجامی چی؟ هەموویان مردن هەموومان دەمرین بەڵام چ جۆرە مردنێک ئەوان بوون بە سمبول و هەموو دنیایان بە خۆیانەوە شڵەشان بەکەڵکی چی دێ؟ هەموویان مردن تۆ دەزانی چی ڕووی داوە ها هەموویان مردن دەزانم بەڵام لە سایه ئەوان و قوربانی پێشمەرگە ئێستا کورد لە دۆخێکی ترە خۆزگە لەگەڵمان بات لەگەڵمانن لە ویژدانی هەموو تاکێکی کوردە دەهەستەوە نابینیت ئێمە لە چ دۆخێک داین دەهەستە عومەر ئەی سمبولی کارە ساتەکەی هەڵەبژە دەهەستەوە بزانێ ئێمە چیمان لێ بەسەر هاتووە ئەمەرەکەی خاوەن لە هەموو تەمەنمان لە یادمان ناچێت دڵنیام ئێوەش وەک هەمیشە بە کەسەری و مەینەتیەکانی ئەم میللەتە سەرتان نایەوە لسانم دور خود جانا شودنگا زمین کمون بیدنگا بو خیبا وشتاتم ویا کرو بیکرو شوازانا وازناینم تاتينا كلمة وازناهن مديدة قاش تاتينا كلمة